وطريق التنمية بما يحمله من منصات للعمل. حکوومەتی عێراق لە هەوڵەکانی بۆ دەستپێکردنی پرۆژەی استراتیژی ڕێگەی گەشەپێدان لە پێناو پەرەپێدانی ژێرخانی ئابووری وڵاتەکە بەردەوامە کە بەهۆیەوە عێراق دەبێتە ناوەندێکی جیهانی بازرگانی و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بەیەکەوە دەبەستێتەوە. پرۆژە چاوەڕوانکراوەکە خۆی لە دوو ڕێگەی وشکانی واستنیدا دەبینێتەوە بۆ بەستنەوەی کەندا و بە تورکیا و لەبێشەوە بە ئەوروپاوە. ڕێگەکان بە 10 پارێزگای عێراقدا تێپەڕ دەبن و دەرفەتی کار بۆ زیاتر لە 100,000 کەس دەڕەخسێنن. عالميا يقيسون أطوال الخطوط يضربوها في 4. یۆنس خالید بەڕێوەبەری گەشتی کۆمپانیای هەڵیاستنین لە عێراق ڕایگەاندووە نەخشەی بنەڕەتی هەڵیاستنین تەواوکراوە و لەلایەن 15 کۆمپانیا جێبەجێ دەکرێت. درێژەکەی 1200 مەترە. هێڵەکە بە 9 پارێزگای عێراق و پارێزگایەکی هەرێمی کوردستان کە پارێزگای دهۆکە تێپەڕ دەبێت. عێراق بەنیازە بە هاوکاری وڵاتانی ناوچەکە لە قەتەر، ئیمارات، کوێیت، عومان و ئوردن و تورکیا و ئێران و سعودیا و سووریا پرۆژەکە جێبەجێ بکات کە تێچوەکەی نزیکەی 17 ملیار دۆلارە. کۆتایی مانگی ڕابردوو نوێنەرانیە و وڵاتانی بانگشتی کۆنگرێکی نێودەوڵەتی لە بەغدای پایتەخت کرد کە بۆ مەبەستی ڕاگەاندنی پرۆژەکە تەرخان کرابوو. پرۆژەکە بە ڕکابەرێکی بازرگانی کەناڵی سوێسی میسر لە قەڵەم دادەنرێت و باوتەی ڕەزاق مەحێبز وەزیری گواستنەوەی عێراق لە ڕووی ئابووریەوە هەموو ئامادەکاریەکان بۆ جێبەجێکردنی پرۆژەی ڕێگەی گەشەپێدان تەواو بووە. لەبارەی پرۆژەکەەوە لە ناوخۆی عێراقدا بیرۆبۆچوونی جیاواز دروست بووە کە هەندێکیان پەیوەستن بە بەرژەوەندی یا خودنیاری وڵاتانی ناوچەکەوە. لەو چوارچێوەیەدا حەسەن سالم پەرلەمانتاری هاوپەیمانی سادیقون کە نوێنەراتی ئاسایی بیالی حەق دەکات پرۆژەکە با پاڵەیەکی ڕەش بە مێژووی سیاسەتمەدارانی عێراقەوە ناو دەبات. ئەو پەرلەمانتارە لە تویتێکدا کە کۆتایی مانگی ڕابردوو بڵاوی کردەوە دەڵێت ئەم پرۆژەیە پسوڵەیەکی دیکەیە کە گەلی عێراقی پارەکەی دەدات باهۆی ئەو چینە سیاسی با ڤایرۆسی گەندەڵی تێربوون و بەهۆیەوە چاک و خراپ لێکجیا ناکەنەوە. دەشڵێت مێژوو ڕەحم ناکات و نەوەکانی داهاتوو لەسەر دزینی داهات و مافەکانیان لێیان دەپرسێتەوە. لە بەرامبەردا عەبدوڕەحمان مەشەدانی کە پسپۆڕی پەیوەندیە ئابووریە نێودەوڵەتیەکانە ڕێگەی گەشەپێدان بە پرۆژەیەکی زیندوی استراتیژی ناو دەبات و دەڵێت پرۆژەکە بەهۆی بوونی ناڕوونیەوە بۆ چوونی جیاوازی لەسەر دروست بووە. هەندێک ڕەخنەی لێدەگرن بەوەی بەشێکە لە پرۆژەی پشتێنە و ڕێگا یاخود ڕێگەی ئاوریشمی چینی، بەڵام پێی وایە ڕەخنەکان سیاسین نەک ئابووری. بەتایبەت کاتێک بەغدا داوای لا دەوڵەتانی کەنداو کردووە باشداری وەبەرێنان لە ڕێگەکەدا بکەن کە ئەمەش هەندێک لایەن بەتایبەت ئێران تووڕە دەکات بۆ پێی عێراق لە پشتبەستن بە وڵاتە بەتایبەت لە بوارەکانی غاز و کارەبا ڕزگار دەکات. پرۆژەی ڕێگەی گەشەپێدان با 3 قۆناغ جێبەجێ دەکرێت. قۆناغی یەکەم ساڵی 2028 و قۆناغی دووەم ساڵی 2033 و قۆناغی سێهەم کۆتایی لە ساڵی 2050 تەواو دەبێت. باوتەی بەرپرسانی حکوومەتی عێراقیش دوای تەوابوونی پرۆژەکە ساڵانە 4 ملیار و 750 ملیۆن دۆلار داهاتی دەبێت.